سلااوان لێبی نەشتەرگەری جوانکاری لوت یەکە لەو نەشتەرگەرە باوانەی لە هەموو جیهان زۆر ئەنجام دەدرێت. نزیکەی سەدا دەی هەموو نەشتەرگەری جوانکاریەکانە لەو وڵاتانە یان ئەو ملەتانێک کە لوتیان گەورەیە یان ناڕێکە لەوانەیە ئەو ڕژە زیاتریش بی، لەوانەیە لە وڵاتی خۆمان زیاتریش بی ئەو ڕێژەیە. هۆکاری هەنجامدانی نەشتەرگەری جوانکاری یان تەنها لە بۆ جوانکاری هیچی ترنا، ینی کەسەکە هیچ ئەیبەچی نییە، هەناسەدان یان خواروخێچی تەنها لە بۆ جوانکاریە. مەسەلەن دەبینی ئێرە هەندێک بڵندە یان کوێنوتەکانی وەکو یەک نییە یان حەجمی گەورەیە، ئەوە بە تەنها لە بۆ جوانکاری. یان هەندێک چاندەیان لامان کە هەناسەدانیان باش نییە، ئەمە خۆمان یان بە خۆیان دەڵێن و دەمانوێت لەگەڵ ڕاستکردنەوەی دیواری لوتمان جوانکاریشمان لە بۆ بکەین. هەندێک چیتریشیان ئەیبەچی گەورە لە دووتیانە یان بە زگماکی لوتی تەواو نییە، ئەوە پێدێن ڕیکۆنسترکشن. ئەوانەی دێن لامان بەشەی هەرە زۆری کە سەردانمان دەکەن لە بۆ تەنها جوانکاریە، هەرچەندە ئەمە بەشی زۆریان پەشیمان دەکەینەوە کە پێویست ناکە ئەو نەشتەرگەرە بکرێ، بەڵام هەندە چیان دەیکەین و ئامۆژگاریمان لە بۆ ئەوانەی کە نەشتەرگەری جوانکاری دەکەن تەنها لە بۆ جوانکاری، لە بۆ کچەکان وا باشە تەمەنیان لە 17 ساڵ زیاتر بی، لە بۆ کوڕەکانی وا باشە 18 ساڵ زیاتر بی. ئامۆژگاری دووەم ئەوەیە لوتی خۆیان بەراورد نەکەن بە لوتی یەکەچی تر یان ڕسمێکێکمان پێی نیشان بدەن بڵێن دەمانوێت ئەوها دەربچی، چونکە شەرت نییە وا دەرچی. لە بۆ ئەوانەی کە نەشتەرگەری جوانکاریش دەکەن وا باشە تەوەقعی زۆر شتی گەورە نەکەن یان گۆرانکارێکی زۆر لە دەموچاویان نەکەن، چونکە ئەمە تەنها نەشتەرگەری لوت دەکەین نەک دەموچاوی. بە هیوام سووتان دیت بیت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.